واللهی هینێکم بینی یەکێ لە ڕۆژنامە نووسەکان شتێکی کردبوو ئەوە مەبەستم ئەوەیە واللهی لەیوتیمەنە هذا الأمر واللهی ئێمەی مامۆستایان دینمان فێر ئێوە نەکرد بەداخەوە ئێوەمان فێر دین نەکرد ئێوەمان فێری قەوم پەرستی کرد بە حەقیقەت مەلا تورکەکەیش هەر فێری تورک پەرستیانی کرد و فارسەکەی شەروا و عەرەبی شەروا استطلاعێکی ڕەئی کراوە لەسەر چی لەسەر ئەوەی کەوەها ئایا پشتگیری قودس ئەەکەی پشتگیری فەڵەستینەکەی یا ئیسرائیل 90 دەنگەکان ئەڵێ پشتگیری ئیسرائیلەکەین بۆ لەبەرەوەی ئێمە کوردین ئیسرائیل پشتمان نەگرێ وەخوای پەروەردگاریش ئەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە ئەو شێخەی کەوەها ئیمامەتیەکا لە ناو قودس و ئەیدەنە بەرشەق واللهی برا ئەوە برای منە یەهود و ئۆلمەرت و بنیامین ناتانیاهۆ بەخوا برای من و تو نییە بەخوای قەسەم هەتا ئەمری هیچت بۆ ناکا وەکو کورد بەخوای مەساڵحی پارە و دنیاکەی لە توو خۆشترەوێ لو يعمر 1000 سنة وما هو بمزحزحه من العذاب كره خوا قرآن أفرميت جولك ئەوانەی کەوەها قودسیان داگیر کردووە و مسلمانانە کوژن ڕۆژتا ئێوارە پێی خۆشە 1000 ساڵ بژێ 1000 ساڵ ژیانی خۆی بۆ کورت و شیم کولە مەرگیەکە ئەوە معنای ئەوەیە ئێمە قەومیەت پەرستی نەوەکو خوا پەرست ڕەئی من لەگەڵ ڕەئی مسلمانێکی سینایە کە لە چکە و حیجابە تەعدای ناموسی لێ ئەکرێ ڕەم لەگەڵ مسلمانێکی فاشلا نییە کەوەها هەموو غەمی ئەوەیە گیرفانەکەی و تەقاوتیەکەی و پارەکەی و شەڕە پەڕۆکەی بکە ئەوە مسلمانی ڕاستەقینە نییە مسلمانی ڕاستەقینە ئەگەر مسلمان بێت کۆمەڵێ برام لەگەڵا بوو لە عەمرە کابرایەکی فەڵەستینی مەلا بوو خەڵکی قودس بوو کە ئێمە بینی بە قات کوردیەوە هاتە ناومان ئاوە برایەتی ئەسڵە برایانی خۆم کابرا هەم خەتیب بوو هەم ئیمام بوو نازانم کێ لەگەڵ ما بوو لە کاتی عەمرە سبحان الله کە ئێمە بینی بە کوردی قسەمانە کرد و قات کوردی وتی واللهی برا من خەڵق قودسم بەڕاستی ئێمە کوردمان خۆشەوێ ئێوە نەوەی سەلاح الدینن تخوا با هەنێ ڕسمتان لەگەڵا بگرم لەگەڵ هەمومان وەستا دەستی کردە منمان یعنی ئەوەنە لەگەڵمان وەستا وازی لێمان نەهاورد بڕوا وتی بەخوا لەوێ هاتمە زۆر چاو دڵم ڕۆشن بوو کە ئێوەم بینی بە جەمەدانی و بە قات کوردی و باسی ئیسلام ئەکەن وەکو ئێمە مەزلومن ئەوە برایەتی عەسڵە أسأل الله أن يجمعنا مع رسوله صلى الله عليه وسلم إما وكو كرديكي داماو أوانيش وكو مسلمانيكي داجير كراو داماو إما وكو خلچيكي مستضعف كدينة كمان زليل أوانيش وكو خلچيكي مستضعف كدينة كيان زليل وناتوان ديني خويان بخوش گزراني لنا ولاتي خويان أبكن بو يبراياني خوم والله ليتمن هذا الأمر جنجا كان جنا كان بتمن كان خواي قولة دينك خوي سر أخا لسرتو أويا لا إله إلا الله يككليلي بهشتك بزانی دگانی لا إله إلا الله كتشي أويت هەمومان ئەڵێن لا إله إلا الله هەموو کلیلێکیش بۆ هەموو دەرگەیەک پێویستی بە کۆمەڵێک کۆدی ڕاستەقینە هەیە